پێدانی لامەرکەزیەت و دابەشکردنی دەسەڵاتەکان دەبێتە هۆی خزمەتی زیاتری خەڵک و ئەو پارێزگایی لامەرکەزیەتی پێدراوە. بۆیە ئەم پزیشکە دەڵێت لامەرکەزیەت دەتوانێت پێشکەوتن بە سێکتەری تەندروستی ببەخشێ و خزمەتی زیاتری تەندروستی بۆ هاوڵاتیان دەستەبەر بکرێت. وەکو پزیشکێک دڵنیا دەبینەوە کە گەر لامەرکەزیەت جێبەجێ بێ لە بواری تەندروستیدا پێشکەوتنی زیاتر بەخۆوە دەبیندرێ، باشتر خزمەت گوزاریە تەندروستیەکان جێبەجێ دەکرێت. لەبەرەوە ئێمە داواکارین زۆر بە زوی ڕێکارە یاساییەکان جێبەجێ بکرێ سلەیمانی لامەرکەزیەتی خۆی هەبێ، چونکە وەک گوتمان ڕۆتینات کەم دەبێتەوە پەرژەوەندی هاوڵاتیان لە جێبەجێکردنی یاسای لامەرکەزیەتدایە. دابەشکردنی دەسەڵات لە حکوومەتی مەرکەزیەوە بۆ حکوومەتە خۆجییەکان و وەرگرتنی لامەرکەزیەت دەبێتە بنەمای بەرەو پێشبردنی پارێزگاکان. بۆیە ئەم ئەندازیارە ڕایدەگەێنێت لامەرکەزیەت بۆ پارێزگاکان دەبێتە هۆی گەیاندن و بنیادنانی پرۆژە خزمەتگوزاریەکان. زۆر گرنگە بۆ پێشخستنی سێکتەرەکان کە لە زمنیا سێکتەری پرۆژەکانە لە هەموو بوارەکانە. هەروەها لامەرکەزیەت بەڕێی من شڕکردنەوەی دەسەڵاتێکە لە پارێزگاکانە کە هەرێکەوە بتوانێت دەستکراوە بێت، بتوانێت بەرەو پێشبوونی بار و مەعیشەتی خەڵک زیاتر باش بکات، کە وەکو ئەوەی کە حاڵەتێکی لامەرکەزیەت ڕووبە بەڕاستی ئەمە پشتگیریەکەین و پێمان باشە. بەپێی دەستور و یاسا هەموو هەرێم و پارێزگایەک دەتوانێت لامەرکەزیەت بۆ حکومڕانی پارێزگاکەی لە حکوومەتی مەرکەزی وەرگرێت. ئەم یاساییە پێی وایە بە بەرجەستەکردنی لامەرکەزیەت بۆ پارێزگاکان یاساش زیاتر دەتوانێت بەکارەکانی خۆی هەستێ بۆ خزمەتی هاوڵاتیان و یاسا سەروەرتر بکرێت، چونکە بازنەی حکومڕانیەکە بچووکترە بێت. بازنێکی بچووکە ئەو خزمەتەی کە ئەکرێ بەرامبەر بە هەموو پارێزگایەک خۆی ئەتوانێت چڕی کاتەوە و باشترە و بە پێی یاساش هەروەکو یاسا بۆ خزمەتکردنی هەموو هاوڵاتیەکە ئەتوانێت یاسا چاوتیشتر بێ لەسەر هەموو بوارەکانی یاسایی بۆ خەڵکی پارێزگاکە خۆی. لە زۆرێک لە وڵاتانی پێشکەوتووی دنیا لە ئێستادا لامەرکەزیەت کراوەتە بنەمای حکمی پارێزگاکان و سەرکەوتنی بەرچاویشی بەدەستهێناوە کە بووەتە هۆی بەرەو پێشبردنی وڵات و حکوومەتی مەرکەزیشی لە قەیران ڕزگار کردووە. بۆ ئێستای هەرێمی کوردستانیش پێدانی لامەرکەزیەت و دابەشکردنی دەسەڵاتەکان بۆ پارێزگاکان دەبێتە ڕێگای دەربازبوونی حکوومەتی هەرێم لەو قەیرانە سیاسی و داراییەی بەرۆکی گرتووە. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.